السلام عليكم. پێشتر ئیشی زیوی ئەوها نەبوو بۆ دەرەجەیە هەبوو مەسەلەن بەس ئەنگوسترەی پیاوە نەبوو زیاتر ئەین وەکی ئێستنەوە مەسەڵها ئەو شتانەی خۆمان زنجیرە و ئەنگوستەی تکەی و تشتی ژنانە زیاتر ئەویش دەقریبەن دوو کەسە بوو مەسیحیەکە بوو نایمەتی بوو ئەو زیاتر ئەوی شەی دەکرد مام ئەنوەر هەبوو ئەوش ئەو شتانەی دەکرد یعنی دەیفرۆشت حاجی ئەحمەد هەبوو ئەوانە ویشیان دەکرد. لە ساڵی هەشتاوە تقریبەن ئەمە لە بازاڕینا ئیشی زیوین بە خۆش زانی چونکی چیا بەڕاستی ئیشەکی خۆشە و زەرەرشی تێدا نیە ئێستش لەخوای بەزیادبی مشتێکی گەلک زۆرم هەیە لە زیوی شتیان دەوێتن مەسەلەن پارتێک کوردیان دەوێتن شتیتکان دەوێتن مەسەلە بەیان دروست دەکەم تقریبەن بازارمان باش بۆ عیبی نییە و لەخوای بەزیادبی دوو نوع زیومان هەیە مەسەلەن ئەمە هەندێکمان هەیە ئیشی خۆمانە کە بەدەستی خۆمان دەیکەین مەسەلەن ئەنگوستلەیە پارچەی کوردەواریە ئەو شتانە چی شەیە مەسەلەن حازرە دەیکڕین ئەو زە تورکیا ئیتالیە مەسەلەن ئیتکەشمانەیە ئیش دروستکردنی خۆمان برادەرێکمانەیە مشتریەکمان هەیە دێتەکەمان بەردەکی باشێنی بەردەکە قیمەتدارە لەبۆی دەکەین ئەنگوستەک حەسەبی ئەو کەسەی کە حەزی دەکات و تەڵەبی دەکاتن لەسەری کوی لەوێ لەبۆی ئەوها دروست دەکەینەوە ئەوانەیە مەسەلەن بەنسبەتیەوە پیاوان بەنسبەتی ژنانمان هەیە مەسەلەن پارچەی کوردی دەوێتن یان مەسەلەن تشتەکە ئیدا پیریتی ئی خزمەتی ژنێکی گەورەیە حەز دەکاتن لەسەری دروست کاتەوە لەبۆی دروست دەکەن ئەو شتانەشمان هەیە ئەوزە ئەوانەیە ئیشەکان ئێستا ئەو دوو نەوعەیە ئیشەکانمان مەسەلەن ئەوە نەمانێ ئەو گوستانەمانێ ئەوانە ئەغڵبیان ئیشی خۆمان مەسەلەن ئیتکەشمان هەیە پارچەی گەورە مەسەلەن ئەو پارچە گەورانە ئەوانەیە ئەو بازنانەیە بازی خۆمان بەس قەدیمەنەوەوانە لەسەر شکلی قەدیم دروست دەکەینەوە کوردەواری قەدیمنەوە ئەوانە شەیە بە ئینجی پێ دەڵێن پارچە لیسەکانماندانە ئەزارە پارچەی گەورەمانێ برای خۆم بدەم ئەوە نەماتە ئێستا ئەو مگڵادی پێ دەڵێن ئەوەشمان هەیە ئەوە شووتکی پێ دەڵێن شوتک لە باتی قایشی ئیستعمال دەکرێتنەوە ئەوە دوو سەرە ئەوە بە دەوخینە چقەیمی دەکەن لە باتی قایشی دەبتە قایشەوە ئیشەکانمان تقریبەن شتی کوردەواری پێ دیارە قەدیم مەسەلەن جەماعەتی ئەزنەوی زۆرمان هەیە مەسەلەن دێ لەو شتانە حەز دەکەن خاصەن ئەو نوع ئیشی دەستی مەسەلەن نەقشی تێدایە ئەو نەقشانە مەسەلەن ئەوروپیەکان دێنن جەبە عامیان فەڕەنسینە مەسەلەن ئیتالینەوە ئەوانە هەموو دێن تقریبەن لەمە ئەو شتانە داوا دەکەن زیاتر ئەوانیان حەز دەکەن یان ئەو زیوانەش کە ئەمە دەیکەینی دەیتاوین و ئیشی پێ دەکەین عینەن ئەو زیوانەیە کە مەسەلەن دەیکڕینەوە هەموو ئایارەکانی 1925 کە عیار بەس ئیتالی و تورکیمانەیە تورکیەکەش باشە ئیتالیەکەش باشە بەس شتەکەی لێرکانە ئیتالیەکە ئیشەکەی جوانتر و پاکترە تورکیەکەش عیبی نییە عینەن ئایارەکان هەموو یەکە بەس ئیشەکان فەرق دەکاتن ئیشەکان مەسەلەن جوانتر و ڕێک پێکترە بەڕاستی مەسەل ئیتالیەکە بەس ئیمە هیچ ئەوەی ئەمە دروست دەکەین نە ئیتالە پێ دروست دەکرێت نە تورکیەکە پێ دروست دەکرێت ئەو ئیشانە لێی نازان ئیشان لێ نەکردیە ئەو کەلتورانەی خۆمان کە ئاهیتمان ئەمە زیو مەسەلەن عینەن وەچی زێڕیە کو زێر دەکڕێ و دەفرۆشرێتن زیوش عینەن دەکردێت دەفرۆشرێتەوە عینەن مەسەلەن ئەو زیوە کابرایەک لێمان دەکردن دەتی پاشی سێ چارمانشکرێ دەیفرۆشتەوە دەی دەکردنەوە بەس چیە زیو وەچی زێڕی نییە چونکە زیو قیمەتەکەی ئیزێری قیمەتەکەی لە زێڕەکەیە بە زیو قیمەتەکەی لە دەستحاقەکەیە دەستحاقەکەی زیاتر حەقەکەی مەسەلەن کابراەکە گوستەش دەکردەوە
بڵێن بە 20,000 دەکرێتەوە بە 30,000 دەکرێتەوە یان شتەش دەکرێت بە 50,000 دیناری نیوەی خۆی دەکاتەوە لەبەر ئەوەی قیمەتی مادەکەی ئەوەندەیە زیوەکە قابلیەتی ئەوەندەیە مشتری خۆم هەیە مەسەلەن زیوم لە بۆ دەینێتەوە زیوە بە زیوەکە قالب نیە شتی تکەیە مەسەلە لە بۆم دەینێتن ئەوە دەتاوێت مۆدەکەم ئەوی شێک کە ئەمە دەمانوێت کە ئەمە دروستی دەکەینەوە. دو 2005 زیو گەلە ڕەوازی هەبوو لەبەر چێ مثلا خاصە نەورۆزان بەبەر نەدەکەتین بەڕاستی نەورۆزان لەبەر پارچەی کوردی بەبەر نەدەکەتین یعنی ئەوەندەمان چادە کرد ئەوەندەمان دروست دەکرد حەوها بوو حتى مثلا ڕۆژێک پێش نەورۆزیش ئەمە ئیشمان کردیە بەس ئێستا تقریبا ئەو بازاری خۆمان ئێستا دەیبینن ئێستا کرایتەوە زیاتر زیو ڕەوازی کەتیە و ئەویش دەگەڕێتەوە لە بۆی مەسەلەن کە زیو ڕەوازی کەتیە ئەوڕۆکە زێر گران بووە وەچی زێر گران دەبیتن طبعا مەسەلەن زیوەکە هەرزانە عالەمەکە لە باتی زێرەکەی زیوەکە لەس دەکاتن و دەبەر دەکاتن و ئیش پێ دەکاتن ئەوەی مەسەلەکەی زێر مەسەلەن ئەو هالیاتێ و زیوی شوها بە ڕەغبەت بووە. حتى ئەوڕۆکە مەسەلەن زیو گەز بەردەکاتن طبعا خاصة مثلا ئەوانەی لە ئەوروپای دێنەوە یعنی خودوی زیوینە زیاتر چونکی لە ئەوروپای زێر لەبەر ناکرێتن ئەوی لەبەردەکەتن زیوە زیاتر ئەو زەلەبەرە دە مشتریەکەمان تقریبا زیاترینی ئەوەی ئەوروپای مەسەلەن بێتن ئی خۆشمان هەیە مەسەلەن زۆر ئێستا ڕەغبەتی کەسە سەر زیوی بە زیاترینە ئەوەی ئەوروپا دێتەوە زیاترەوەی حەزە زیوی دەکات زیاتر مەسەلەن لە توانی خۆم حەسەبی ئیشکردنەکەی خۆم حاڵەتەکەم حتى ئێستا مەسەلەن بەبیرم دێتەوە هات مەسەلەن بووکو زاوایەک بوون کابرا گوتی ئەم زێرم نایەتی بووکە گوتی من حەز لە زیوی دەکەم حەسەبی شتەکان مەسەلەن دوسێ پارچەمان لە بۆ کردو ئەم گوستە و گوارە و حەڵقەشی هەمووی کردە زیو ئەوە یەک لەوانە مەسەلەن ئەوە نادر بوو مەسەلەن کە هەمووی کردە زیو ئەو بووکو زاوایە.